گرنگەوە نیە برا بەڕێزەکەم تۆ لە ساڵێکە ڕۆژێک دیاریکەیت چییە وەڵا من یادی لە دایکبوونی پێغەمبەر دەکەمەوە عەلەیهی السەڵات وەسەلام چۆن کاکە یادی دەکەیتەوە ئەو شتە چۆنە با بزانین لە دیندا هاتووە لە قورئاندا لە سونەتدا شتی وا هاتووە سەحابە کردویانە نەخێرنە وەڵاوان نەیان کرد ئەی پێغەمبەر خۆی نەیکرد عەلەیهی السەڵات وەسەلام ئەی تابعین نەیکرد تابعین وەڵاوانش نەیان کردو ئەی چوار ئیمامەکە نەیان کردو چوار خەلیفەکە کەس نەیکرد ئەی چی خێرە تۆ شتێک دەکەی کەوا نەیان کردبێ آخر من پێغەمبەرم خۆش دەوێت عەلەیهی السەڵات برا شیرنەکەم معقولە تۆ پێغەمبەرت لە ئەبوو بەکر و عومەر و عوثمان و عەلی و لە شافعی و مالک و ئەحمەد و ئەبوو حەنیفە خۆشتر بوێ قەت تەسەوڕ ناکەین تۆ گەیشتبیتەوە ئەو دەرەجەیە لەسەری و سەحابە و پێغەمبەرت خۆش بوێ عەلەیهی السەڵات لەوان زیاتر بۆیە ئەوان بەو شێوازە پێغەمبەریان خۆش نەدەویست کە تۆ ئێستا دەتەوێت بەو شێوازە بیکەی ساڵ 12 مانگە تۆ ئاگات لەوانەیە لە سنەتی پێغەمبەر نەبێ وەکو پێویست یعنی بچووکترین نمونە ڕیشی دەتاشێت پێی دەڵێن کاکە بۆ ڕیژ نایڵیتەوە مامۆستا خۆ واجب نییە دەڵێن سنەتە ئێستا تۆ بەرامبەر سنەتەکەی پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام هەر بەلاتەوە گرنگ نییە نایکەیت بەڵام ئەوەی کە سنەت نییە لە دیندا نەهاتووە داهێنراوە بیدعەتە ئەوە تۆ خەریکە شەڕی لەسەر دەکەیت ئیلا دەبێ بکرێت هەز ناکەیت تۆ شەیتان خەڵەتان دویتی لەژێر قاڵبی دینەوە بەڵام بۆی قەناعەتت پێ بکە ئەوەی کە سنەتە بەلاتەوە قیمەتی نییە ئەوەش کە سنەت نییە و لە دیندا نییە و بیدعەیە و داهێنراوە ئێستا تۆ شەڕی لەسەر دەکەی بەلاتەوە شتێکی زۆر مهم دەکەیت و زۆر لە خوا نزیک دەبیتەوە بەوە بۆیە دەڵێم سوێن بەخوا ئەگەر مەولود سنەت بوایە ساڵانە وت پامان بیکەن دەیانگوت کاکە خۆ سنەتە واجب نییە ئەگەر سنەت بوایە فعلا دەیان خۆر سنەتە واجب نییە چییە لە خەڵکی دەکەن بە واجب هەروەکو چۆن ئێستا بۆ سنەتەکانی تروا دەڵێن کەچی کە بیدعەیە داهێنراوە لە دیندا سەیری کە چۆن بەلایەنەوە گەورەیە و دەیهێن و دەیبن بەڵام دڵنیا بە براکەم زۆربەی هەرە زۆری ناڵێم هەمووی زۆربەی هەرە زۆری پاڵنەری بۆ کردنی مەولودەکە پاڵنەرێکی یا سیاسیە یا پاڵنەرێکی دنیاییە نەک پاڵنەرێکی دینی بێت دەبینین ئەحزاب هەیە ئەحزابی عەلمانیە احتفال بە مەولد نەبەوی دەکا ئێتواز لە عەلمانیەت بێنە و دەست بە دین ئیسلامەوە بگرە ئەوەی خۆشویستنی پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام نەک وەڵا وەکو دین نا ئاینەکەی محەممەد عەلەیهی السەڵات وەسەلام بە کەڵک نایە بەڵام یادی لە دایکبوونی دەکەینەوە ئێمە تێ بگە کەواتە قەزیەکە خۆشویستنی پێغەمبەر نییە عەلەیهی السەڵات وەسەلام یان کەسانێک دەبینی تاجیرێکە بازرگانێکی کە دەوڵەمەندێکی گەورەیە ئەنواع و ئەشکال کڕین و فرۆشتن و معاملەی حرام دەکات ئەنواع و ئەشکال خۆی تاوان و گوناه دەکات کەچی ساڵی جارێک وەڵام من مەولود دەکەم کورە براکەم با معاملەکانت حەڵاڵ بێ پارەکەت حەڵاڵ بێ فلان حرام کە خۆت لە من باشتر دەزانی تێکەوتوی واز لەوانە بێنە بە قسەی پێغەمبەر کە عەلەیهی السەڵات وەسەلام ئەوە خۆشویستنی پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام بەڵام دەیکا ها خەڵکی نەبزانن من موسڵمانم من خێرخوازم پێغەمبەرم خۆش دەوێت عەلەیهی السەڵات وەسەلام بۆیە خۆشویستنی ڕاستەقینەی پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام شوێن کەوتنیەتی نەک خۆ دەرخستن گوایە چیە من مەولودم کردووە ئەو پارەی کە لە مەولودەکان سەرف دەکرێت بدرێتە فەقیر و هەژاری موسڵمانان زۆر بەلای پێغەمبەری خوا خۆشەویستترە و بەلای خواشەوە خۆشەویستترە